الشعب العراقي بشكل عام وشعب كردستان بشكل خاص. فقد العراق اليوم رمزا من رموزه، قمة من قممه الشامخة. جبل شم كان عێراق بە شێوەیەکی گشتی و گەلی کورد بە تایبەتی کەسایەتێکی زۆر بەتوانە و لێهاتووی لەدەستدا، چونکە سەرۆک مام جەلال سیمبولی هێز و پێکەوە ژیان و چەپکە کوڵەکە بوو. لە هەمان کاتیشدا سیمبولی لێک نزیککردنەوەی هەموو پێکاتەکانی عێراق بوو. بە بەردەوام هەوڵی دەدا لە پێناو ئاشتی و ئارامی عێراقدا. سەرۆک مام جەلال دژی دیکتاتۆریەت بووە و هەمیشە هەوڵی بۆ ئازادی داوە. هیوادارم کە کۆچی دوایی سەرۆک مام جەلال ببێتە هەوێنی بەدەستهێنانی ئاشتی و ئارامی و ئازادی بۆ هەموو پێکاتەکانی عێراق. أسأل الله عز وجل أن نستمطر شآبيب الرحمة والغفران لروحه الطاهرة